خزمەتی پێغەمبەری خوایە بووم وەڵڵاهی ئەو نەحورمەت و ڕێزم بۆ پێغەمبەری خوا هەبوو نەمەتوانی سەیری دەموچاوی کەم. ئێستا پێم بڵێن دەموچاوی چۆن بۆ ناتوانم بۆتان وەسف بکەم، ئەوەندەم خۆشەویست. عەمری کوڕی عاس کە یەکێک بوو لە داهیەکانی عەرەب، یەکێک بوو لە کەڵە پیاوەکان لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکەیە دروست بوو. ئەو سەفیری قوڕەیش بوو بۆ ئەوەی کە دیلەکان بە بارمتەیی لە حەبەشەوە بێنێتەوە. هەموو ژیانی بۆ پێغەمبەری خوا و دژایەتی پێغەمبەری خوا تەرخان کرد. دوایی کە تۆبەی کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئامەنە عەمر ئامەنە عەمر. عەمری کوڕی عاس ئەو کەڵە پیاوە ئیمانی هێنا کە وەفاتی کرد. ئەڵێن چووین بۆ خزمەتی، لەسەرە مەرگا بوو، پاڵکەوت بوو کە ئێمەی بینی، ڕووی کردە دیوارەکە و تێرگریا. کوڕەکەی عەبدوڵڵا وتی باوە جان بۆ چیە گریت؟ تۆ پێغەمبەری خوا مژدەی پێداویت، لەگە پێغەمبەری خوایە بووی. فەرمێ کە ژیر بووە، ڕووی کردەوە مەجلیسەکەی فەرمووی من لە ژیانی خۆماسی قۆناغم بەڕێ کرد، قۆناغێکی نەفامێتی کە ئەگەر لەو تەمەنەیە بمردمایە هەموو ژیانم کە بۆ دژایەتی پێغەمبەری خوا تەرخان کرد بوو، سوور ئەمزانی لە دۆزەخام. دوای خوای گەورە تەمەنێکی هێنا، لە خزمەتی پێغەمبەری خوایە بووم وەڵڵاهی ئەو نەحورمەت و ڕێزم بۆ پێغەمبەری خوا هەبوو نەمەتوانی سەیری دەموچاوی کەم. ئێستا پێم بڵێن دەموچاوی چۆن بۆ ناتوانم بۆتان وەسف بکەم، ئەوەندەم خۆشەویست. دوای پێغەمبەری خوا وەفاتی کرد و هەریەکە وەستاین، دوای شۆڕش و ڕاپەڕین هەریەکەمان بووین بە قایم قام و مدیر عام و سەرۆک و دەسەڵاتدار. ئێستا کە ئاوا بەشێکمان لە دنیا دەستکەوتووە نازانم. ئەو کاتی پێغەمبەری خوا بمردمایە ئومێدم مەکرد لە باشتا بم، بەڵام ئێستا لە بینی بەهەشت و جەهەنەمام نازانم. عەمری کوڕی عاس چونکە معدەنەکەی پاک بوو، بە پاکی هێنایی.